پێشتر بیرۆکەکە هەبوو بیرۆکەیەوە هەبوو کە کتێبخانەیەک دابنین ئەمە مێژۆکەیە گەڕێتەوە بۆ نزیکەی 4 ساڵ لەمەوە پێشکە من سەرەتا لە زانکۆ بە دانانی ڕەفەیەکی کتێب دەستم پێ کرد بەرەبەرە لەگەڵ هاوسەرەکەم پەرەمان بەم بیرۆکەیە و گەیشتە ئەمە بەڵام ئەم ساڵ شۆڕشی ژینا ڕوویە ساڵی پار شۆڕشی ژینا ڕوویە ئێمەش ئەم شۆڕشەمان بە شۆڕشێکی کوردی زانی حەزمان نەکرد هەم لەو ڕۆی کە بۆ ئازادی ژن هەوڵەیە هەم لەو ڕۆی کە ئێمەمانوێت لە هەر چوار پارچەکەی کوردستان بە زمانی کوردی قسە بکەین ئەم شۆڕشەون نەبێت بۆیە بڕیارمانە ناوی بنین سنتەری کللتوری ژینە ئاگاداری ئەوم کە لە ئێران چۆن مامەڵە لەگەڵ کورداکرێ ژینە وەکو کوردێک کاریگەری لەسەر من هەبوو وەکۆی کە کوردێک لەوێ چۆن مامەڵی لەگەڵەکرێ ناهێڵن بە زمانی خۆی قسە بکە و ناهێڵن بۆ کللتوری خۆی بڕوە بۆیە پێم باش بوو ئەو شۆڕشە ون نەبێت ئێمە لە سەری بەردەوام بین و درێژەی پێبین تا خەباتەکەمان بۆ بێمەوەکو کورد لە هەر چوار پارچەی کوردستان بتوانین ماف و ئازادی خۆمان وەربگرین حەڤەی شەشی ئەم مانگەی پێشوو بەڕووی خوێنەرانە کرایەوە مەراسیمی کردنەوەمان بۆ ساز کرد لەو کاتەوە بەڕووی خوێنەرانە کراوەیە ڕۆژانە خەڵک سەردانەکە و بەردەوام لە سوشال میدیاکانە باز لە کتێبەکان و هەموو چالاکیاناکەین کە لێرە ئەنجامدرێ سەرەتا زۆر ناسراو نەبوو ڕاستی بەڵام دواتر وردە خەڵک بە بەردەوامی سەردانمانەکە چونکە مۆدایەکی ڕکلامی گەورە نەبوو بۆی خەڵک ئاگاداریەوە بێکە ئەم سنتەرە کراوەتەوە بەڵام بەرەبەرە خەڵک ئەیناسێت بەپێی ژانرەکان ئەگۆڕێ لێرە ژانری زۆرمان هەیە ئەوەی کە زۆر تەرکیزمان خسۆتە سەری مێژوویە و ڕۆمانە و دەروونناسیە لە داهاتووە قەرارە جۆری تری کتێبی بۆ بێ بەڵام ئێستا و سێ ژانرە زۆر بەردەستە و ژانری تری لێە ئاینی لێە ئاینناسی لێە و بەگشتی بابەتی جوگرافی و زانستی و ئەمانە تەرکیزمان کرد سەری چووکە وەکو سەرچاوە بۆ خوێندکاران گرنگە و هەندێک بابەتی تریشکە خوێنەرەتوانی خۆی بێ و سەیری بکە و دیوانی شاعیرەکانیش بێگومان لێرە هەمویان بەردەستە هەم کلاسیک هەم مۆدرن گرنگە ژن هۆشیاری هەبێ بۆی بتوانێت ئازادی خۆی وەربگرێتەوە لە کۆمەلگا بۆم هۆشیاریە بنەما هەیە بنەماکە خوێندنەوەیە لە غێری خوێندنەوە چالاکی تر هەیە سیرکردنی فلیم هەیە کۆمەڵێک ئامڕازی تر هەیە بۆەوەی ژن هۆشیاری خۆی بەرزکاتەوە بەڵام پێم وایە خوێندنەوە بنەمایە بۆیە لێرە گرنگیمان بۆ جۆرە کتێبانەیە ئەوەی تا سەدیقەتما بێ زیاتر گەنج سەردانەکە گەنجەکان چکە شوێنێکی حەوانەوەیە توانن لی دابنیشن کتێب خوێنەوە بە بێدەنگی و ئەو کار و چالاکیانی کە خۆیان هیانە لە دەرەوە ئەنجامی بن ئەوان زیاتریان سەردانەکەن بەڵام لە چین و توێژەکانی تریش هەیە یەت ئەگەڕێ بۆ کتێب بەڵام ئەوی دابنیشێ لێرە و چالاکیەکانی خۆی لێرە ئەنجام بە زۆری گەنجان هەبوونی کتێبخانە زۆر گرنگە بەڕای من ئەگەر تەنانەت لە هەموو سوچ و کۆڵانەکان ئیشارە کتێبخانەیەکی بچووکە بێ چکەوە کە زانین ئێستا بارودۆخی ئێستا ژنان بە زۆری لە ماڵەوەن بۆیە گرنگە کتێبخانە لە شەقامە بچووکەکانیشا هەبێت تاوان بتوان بچن سەردانی بکەن بۆچی لەبەرەوەی کە پێویستە ژن ئاگاداری مێژوو ئەو چالاکیانە بێ کە هەموو ژنانی تر لە سەرانسەری جیهانایکەن بۆ ئەوەی ئاشنا بێ دەربارەی هەموو ئەو ماف و ئەرکانی لە کۆمەلگایە هەیەی ئێمە بەتەنیا کێشێوەمان نییە کە مافی خۆمان نازانین بەڵکو کێششمانەوەیە کە ئەرکی خۆشمان نازانین لە کۆمەلگایە ئەرکێکەکەین کە زۆر زەحمەتە بەڵام خزمەت بخۆمان ناکە خزمەت بە چینێکی تر لە کۆمەلگایەکە بۆیە گرنگە ئەرک و مافی خۆمان لەو ڕۆ بزانین کە خزمەت بە خۆمان کە ئەو کوژن پێم وایە ئێستا زۆر باشترە بەراورد بە 10 ساڵی ڕابردوو ژنان زیاتر هەمەتوانن بێنە دەرەوە هەمەتوانن کتێب بکڕن و بخوێنەوە بەڵام کێشەیەک هەیە ڕۆشنبیری تاک لێرە زۆر لاوازە هەم ژن هەم پیاو بۆیە نازانن چی بخوێنەوە بۆیە گرنگە ئەم کتێبخانانە هەبێت تا بتوانن لە شارەزای هەموو ژانرەکان بن تا بتوان هەڵبژێرن خۆیان فێریەوە بن کە هەڵبژێرن بەڕای من ئێستا زۆر باشە بەڵام
ژن کێشەیەکی تریشی هەیە ئەزمموی کەمە ڕاستە ئەخوێنێتەوە بەس ئەزمونکردنی ئەو خوێندنەوەیە لە جەرەوەی ئەو جیهانی کە بۆ خۆی دروست کردووە ئەوەش گرنگەوە کات کە ڕۆشنبیرەکەی قوڵتر بێ بۆیە پێم وایە یەکێک لە کێشەکان ئەزمون نەکردن. کە کەسێک سەردانمان ئەکا کەوتۆتە سەر کەسایەتی خۆی هەندێک کەس داوای پێشنیارمان لێەکەن ئێمە بەپێی ئەو تەمەنی کە تایەتیوە بپێ ئەزمونەی کە هەمانە لەگەڵ ئەو چین و توێژە جیاوازانەیە پێشنیاری بۆکەین بەڵام کەسی واشەیە پێی خۆشە خۆی سیر بکە خۆی هەڵبژێرێ ئەوە جێڵین بۆ خۆی ئازاد بێ و بەدڵی خۆی هەڵی بژێرێ کەوتۆتە سەر کەسایەتێکە خۆی. من پێشتر پێشەنگای کتێبم کردێتەوە لە زۆربەی خوێندنگەکانی شاری سلێمانیە و پێشەوەش هەر لە چاپخانە ئیشم کردووە دواتریش لە ناوەندی ڕۆشنبیری سارا لەوێ کارمەند بووم بەردەوامیش خۆم خوێندومەتەوە لە هەموو ژانرەکان گوێم نایەوە ئەمە چ ژانرێکە بۆی شارەزایم زیاتر بێ بە زۆری ئەو ژانرانەی کە خۆم حەزم لێ بۆ بیخوێنمەوە ڕۆمان بووە و زانستی بووە و مێژووی بووە ئەو سێ ژانرم زۆر حەز لێ بۆ چکە هەم حەز بە زانینی مێژووی خۆمانەکەم وەکو مرۆڤ هەم پێم وایە فەنتازیا و خەیاڵ زۆر گرنگە و دەربارەی زانستیش حەزم لە ئەوەیە کۆمەڵگەیەکی واقعیمان هەبێ تەقەبولی ئەو ڕاستیانە بکا کە بەردەوامی زانستی دۆزێتەوە بۆیە زۆر گرنگی بە خوێندنەوەی زانستی. ئەم ڕۆمانانەی کە جیام کردوونەتەوە کە پاڵەوانەکانیان ژنن ئەوە نییە کە هەموو ڕۆمانەکان دەربارەیەوە بێ کە ژن چی کردووە یاخود دەربارەیشن بێ بەڵام تەرکیزمان خسۆتە سەرجاکردنەوەی ئەو ڕۆمانانەی کە پاڵەوانەکانی ژنە لە بەرەوەی نمونەی جوانی تایە ئەم نمونانەوە کە ئەگەر ژنان بخوێنەوە گرنگی بە خوێندنەوەی بن نەکە ژنان تەنانەت دەگەر کوڕانیش بخوێنەوە شارەزاییەک دەربارەی ئەو چینەی تر لە کۆمەلگا پێیاکەن کە ئیترەونە دژیان نەبن و شارەزاییان هەبێت لە کەسایەتی و بیر و بۆچوونیە. پێم وایە سۆشیال میدیا هەردوو کاریگەریەکەی هەبووە هەم کاریگەری پۆزتیڤ هەم کاریگەری نێگەتیڤ. کاریگەری پۆزتیڤەکە ئەوەیە خەڵکی ئەسە ورترە لە خوێندنەوەیە بە بەراورد بە 10 ساڵی ڕابردوو کاتێ هەڵیانە سنگێنی کە چیە خوێندنەوە و کتێبانی کە پرۆفشن بەڕای من بەرەو پێشچوون و خەڵکی ئێستا گرنگی بە کوالیتی ئەو شتەیە کە ئەکەوێتە بەردەستی بە بەراورد بە ڕابردوو بەڵام لە هەمان کاتیشە کاریگەری نێگەتیڤی هەبووە خەڵکی ئێستا زیاتر بەڕووی بابەتی تیشتێپە ڕاگەڕێ بە دوای بابەتێک ئاگەڕێ کە زۆر بابەتی ڕۆژ بێ گرنگی بە بابەتە قوڵەکان نایە کە کاریگەریان لەسەر ئەم ساتە هەنووکەیی ئێمە هەیە زیاتر بە دوای بابەتی ڕۆژە ئاگەڕن پێم وایە کاریگەریەکی نێگەتیڤ.